بەنای خوای گەورە و میرەبان سڵاوتان لەبێ بینەرانی عزیز و خۆشەویست من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە بەرنامەی مایکی پێیان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست شاد دەبمەوە. ئایزان ئەمڕۆ باسی باڵاپۆشی دەکەین. لێرە پانێڵێک ساز کراوە لەسەر باڵاپۆشی لە خانمان دەپرسم لە بەشداروان دەپرسم گرنگی باڵاپۆشی لە چیدایە؟ ئاسەواری باڵاپۆشی لەسەر کۆمەلگا چییە؟ ئایا ئەوان کە باڵاپۆشن ئاسوودەن و ئایا باڵاپۆشی ڕێگر بووە لە بەردەم ئیش و کارەکانیاندا؟ لەسەر باڵاپۆشی و گرنگی باڵاپۆشی ئەمڕۆ هاوڵاتیان و بەشداربووانی ئەم پانێڵە دەدوێنم. بینەرمامن بزانین چی دەڵێن. لدست تزوير نفس مكر شيطاني لعند الرسوم عجب لا يرد بي عشتم نفس تولايا پێم بڵێ ئەو جۆرە پانێڵانە تا چەند هاوکار بۆ هاندەر بە بۆ ئەوەی خانمان زیاتر ڕوو لە باڵاپۆشی بکەن. بەڵێ پێشەکی بە خێراتنی کەناڵەکەتان دەکەم دەسۆشتان لە دەکەم بەڕاستی من ئەو جۆرە دانیشتنانە ئەو جۆرە کۆڕکۆبنەوەوانم پێشتەکی زۆر زەروریە بۆ ئەو سەردەمەی بە تایبەتی چکە لە بۆی بەخۆ دەزانی لە سەردەمەکی زۆر خراپداینە گەنجەکانمان هەموویان یعنی شتی زۆر خراپێ لە کەناڵەکان لە ڕێکلامەکان تەلەڤیزیۆنی لەو جۆرە بەرنامە بێ سەروبەرانە هەنی گەنجەکانمان بەڕاستی یعنی ئەگە بەلاڕێدا نەڕوون لە چاچ خۆیتیان ئەجا ئەو جۆرە کۆبنەوانە ئیشاڵە ئەگە خەرکەکە ڕوو تێبکاو بێتنیان ئەو دایکانە ئەو کچە هەرزەکاران تەمەن یعنی گچکەکان لەگەر خۆیان بین و جێ لە مامۆستایانە ڕابگرن و چاویان بەو خەرکەی بکەوی چاویان بەو حیجاب شتانە بکەی بەڕاستی شتێکی زۆر جوان دەبینن طبعاً ئەگە تو بێ جێیەکی باشتی باش دەبینی و بێت بچێت جێیەکی خراپ شتی خراپ دەبینی ئەجا لەسەرەمە واجبە بەڕاستی یعنی مندارەکانمان کەسەکانمان شەر نییە هەری خۆمان زیران بی کەسەچکەبی لەگە خۆمان بهینینە و جیانە بەڕاستی شتێکی زۆر جوانە چاویان پێ بکەوی حەزیان لە دەستە و حیجاب و یعنی وەدە دەزانن ئەگەر چەپیان لەبەر کردیان جلکەچ پۆش ئەویان لەبەر کردەوە ئەوانە ژیانیان نەما بەس بەڕاستی تەمەشا دەکەین هەمویان حیجابشان لەبەرە جلک و بەرجڕێکشان لەبەرە دەچنە دەرێش و دێنە و جیانەش و حیجاب ئەوە نیە تەنها لە ناومارەدا واتە باڵاپۆشی ڕێگر نەبووە لە بەردەم ئیش و کارەکانتان لە ژیاندا؟ مان بێگومان هەمومان باڵاپۆشین و هەموو جێیەکی خۆشش دەکەین ئەو جیانە کە شەرحینە و بۆ پێویستی دەچنە بازاڕ و دەچنە سەفرەش و بەفرباری چوونە ناو بەفرێش و باڵاپۆشی ئەوە نییە کە لە مارەدا سزنت بکاتەوە ئەتومارم بووە باڵاپۆش دەبێ حاشای لە هەموو شتێک بکەین نەخر بە حەکسەوە ئەتو هەتا نەبیە حیجاب هەتا نەبیە باڵاپۆشی تام و چێژی ئیمان ناچێژی تام و چێژی ژیانیش ناچێژی بەڕاستی ئینسان ئەگەر باڵاپۆشنی هەموو دەمێ چ لێ بەکەم چ نەکەم چ ئەوها بکەم مەشغوڵە ژیانی نەمایە چ هەولەوی دەکات چاولەوی دەکات بەس ئەگە بوویە حیجاب ئەو جە دەزانی ژیان چ تام و چێژەکی هەیە چ شیرینیەکی هەیە ئەو جە دەزانی ئەو نوێژ و ڕۆژیانە کە دەگری ستام و لەزەتەچکەی هەیە کە دەبیە حیجاب بەڕاستی حیجاب شتێکی زۆر خۆشە و تام ئاسوودەی لەگەڵ باڵاپۆشیەکەتدا گومان طبعاً ئەرێوەڵا هەر کاتێک کە حیجابی دەپۆشم بۆ دەزانم ئەو کاتی تازە لە داچ خۆم بوومە یعنی کە لە ڕێ دەڕۆم زۆر مرتاحم کە لە بازاڕە چەدم زۆر مرتاحم یعنی هەتا کچەکەشم ئەگەر بەخۆ یعنی چەفیەوە حیجاب شتی لێ بەدەکاتن کە تەمەشاوی دەکەم زۆر مرتاحم یعنی لە هیچ شتێکی ناترسم کە لە ڕێ دەڕۆم کە لە بازاڕی دەڕۆم بڕیاری باڵاپۆشیتدا لە کێوە باڵاپۆشی؟ والله ئەمن لەوەتی بەبیرم دێ یعنی ئەوە نەبوویمە بە شتێکی ناشرم بچمە دەرێ یاخود بەبێت چەفیە و ڕەفتە و شت چوبمە دەرێ بەس بەوستا یعنی 7 ساڵ ئێستا یعنی کە بەسەدا ڕۆیە ئەم بەردەوام حیجابم لە بە بەردەوام باڵاپۆش بووم و کچەکەشم نەمێشتە بە هیچ نەوعەکی بەشتی ناشرم بستە دەرێ خانت داوە خەڵکی دیکە هاوڕێکانت جیرانەکانت کەسە نزیکەکانی خۆت بکێ باڵاپۆش؟ بەڵێ ئەرێوەڵا زۆر جارە هەنی هەلۆ زەوقی خۆیان ڕفتەی لەسەر دێنێ دەرم چەند جوانە بە ڕفتەی وەڵا هات جوانترینێک بەسەرت کە کۆتیان کە پرست بەردایتەوە حیجابت زۆر لێدی یعنی زۆر جاکە لێ چا دەکەم دێم بەستەمە شاخۆت کە بزانە چەند جوانی ئەرێوەڵا زۆریش کە جلکەچی یعنی پۆشتە لە بە دەکەن حیجابەچ لە بە دەکەن دەرم ئێستا جوانیەکەت بە دەرکەتێ بەڕاستیوە چیتکە یعنی هەزار حیجاب باڵاپۆشی جوانی ئافرەت دەشارێتەوە؟ ناوەڵا زۆر یعنی ئەو کەسێ قسەی دەکات زۆر هەڵەیە بەڕاستی ئەوەی کە لە دەرێ حیبی لە دەرەیە ئەوەی کە باڵاپۆش نییە حیبەکانی بە دەرەوێت تەمەشە دەکەی هەزار و یەک حیبی لێ دەبینەوە بەس کە ئینسان
کە باڵا پۆش بوو تەمەشە دەکە حیجابە چ جوان و ڕەفتە چ جوانی بەستیە یعنی هیچ تەمەشەکە هیچ ڕەخنەچی لێ ناگیرێ محبة بي أبي وصلي بحق تحقيق صراحة في الظلم خالي لهر نكتة ومعمايا لمجدي أم خلات أخواب تويدا مذنبي رورا گرینگە یعنی جاروێ هەندێک شت دەکەن و دروست دەبی زۆر کەسێ هادەبینی سفوڕە ئەتو حەزت دەستێ کە دێ ئێرە وەک شەحم بوونەوەیەک شەحم دەبیەوە ینی زۆر شتێکی باشە ئەها ئەو باڵاپۆشی من 5 ساڵە باڵاپۆشم زۆر دڵیشم خۆشە بە باڵاپۆشەکەم خۆشی بە باڵاپۆشی زۆر دڵم خۆشە ینی وا هەز دەکەم ئێستا کە ئەتو دەچێ مارکێتێک شتێکی چکلێتێک یان نەستەلێک دابندرەیەک شکابیتن ئەتو ئەوی هەڵناگری چونکە پیسە بەزێکە کاغەزەکەی پێوەبی تەبعان ئەو هەڵدەگری دەزانی ئەو خاوێنە باڵاپۆش شەر وەک ئەوە وایە ئێمە خاوێنین و سەرفرازیشین و سەرمان بەرزە بۆ باڵاپۆشیە باشە پێم بڵێ چێ هانی دای تاوەکو باڵاپۆش بی خێزانەکەم دایک و باوکم کە ئەوان دەبینم ئەوهانە یعنی ئەمیش دەبی ئەهابم زۆر هانم دەدەن دایمەن حیجابیان لە لای من جوان کردووە یعنی بە ئارەزوی خۆت باڵاپۆشیت هەڵبژاردووە نەوەک بە زۆر بێت نا هەرگیز بە زۆر بەمنیا هەڵ نەبژاروە کە دایکم باوکم دایکم ئەوهایە ئەمنیش ڕێچکەی ئەو دەگرمەوە و زۆر پێم شتێکی جوانە لێرە سوپاسی دایک و باوکم دەکەم کە ئەو شتە جوانیان فێری من کرد هەتا مایشم باڵاپۆش دەبم تۆکو گەنجێک پێم بڵێ ئەو جۆرە پانێڵانە بۆ ئێوە گرینگە گرنگیەکی زۆری هەیە ئەو جۆرە پانێڵانە هیوادارم هەموو کاتێک بەردەوام بێ زۆر سوودی هەیە بۆتە هاندەرێک بۆ ئەوەی بەردەوام بن لەسەر باڵاپۆشی بەڵێ هاندێرێکی زۆر باشە کە باڵاپۆش بین پێم بڵێ لەگەر ئەو باڵاپۆشی خۆت دڵخۆشی بەڵێ زۆر دڵخۆشم کە باڵاپۆشم هیوادارم هەوڵ دەدەم هاوڕەکانیشم هەم بدەم بۆی باڵاپۆش بن سوود و گرنگی زۆر زۆرە باڵاپۆشی من وەکو خۆم کە باڵاپۆشم زۆر دڵخۆشم ئەو هەستە ئێستا هەمە کە باڵاپۆشم پێشتر نەمبوو واتە کە باڵاپۆش بووی حەز بە دڵخۆشی دەکەی بەڵێ بەجددی چونچ فەرمانە چخوایە و دووەمیشە تۆ فەرمانەی بەجێگەینی حیجابیش وەکو قەلغانەکە وەکو قەلغانەکە بۆ ئافرەت وەکو قەلغانەکە بۆ ئافرەت یان لە چاوی پیا و لە چاوی زۆر شت ئەتپارێزی بەشێک لە خانمانی ناباڵاپۆش دەڵێن ئێمە بۆیە باڵاپۆشی ناکەین لەبەرەوەی باڵاپۆشی جوانیەکانمان دەشارێتەوە ئایا ڕاستە؟ نانە نەخێ ڕاست نییە بە پێچەوانەوە ئینسان ئەگەر باڵاپۆش بێ خوای گەورە نورێکی بەدم و چاوان دەبەخشێ کە لە ئافرەتانی در نییە و هەروەها خۆشەویستیەکی ئەداتێکە لە پێشتاوی هەموو کەسێکی خۆشەویست ببی لە پێشتاوی هەموو خەڵکەکی باشە پێم بڵێ تۆ وەکو تاکێک چەندێک هەوڵت داوە خەڵکی دیکە خانمی دیکەت هانداوە بۆ ئەوی باڵاپۆش بن وەڵای وەکو خۆم زۆر هەوڵمدایە زۆر کەسیش سپاس لە خوای گەورە لە چاوە من دەستی بە باڵاپۆش کردیە لەسەر دەستی تۆ خانم هەبوو باڵاپۆش بی بەڵێ هەبووە ئەو پانێڵانە بە حیبادە دەزانین لەلای خۆمان چونکە هەم لە نزیکەوە ئەو مامۆستا بەڕێزانە ئەبینین و دڵخۆشین ببینینیان و ئەو زانیاریانێکەوە پێمانە گرنگی حیجاب چییە گرنگی باڵاپۆشی چییە؟ سەرەتا حیجاب فەرمانی خوای گەورە جێبەجێەکەین و پارێزیەکە بۆ ئافرەتی مسلمان و دڵخۆشم پێی کەوا بوومە دڵخۆشی لەگەڵ باڵاپۆشیەکەت؟ بەڵێ زۆر دڵخۆشم الحەمدولله باشە ئەو باڵاپۆشەی تو ڕێگر نەبووە لە بەردەم ئیش و کارەکان لە هەندێک شوێندا بەڵێ بەڵام لۆن مناگەر ئێستا ئەمە شتێک سیڤێک تەقدیم دەکەین ئەگەر بزانن باڵاپۆشی یان نیقابی لە دامەزراندندا ئەوە ڕێگریمان لێکە لە زۆر شوێنە پێم بڵێ ئەم جۆرە ساڵاتچیە چیە و گرنگەکەی لە چیدایە؟ بەناوی خوای بەخشندەی میرەبان دیار ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی هەولێر لە هەفتەی باڵاپۆشی پرۆژەی سمبولی نورمان ڕاگەیاندووە
سمبولی نود لە ژێر ناونیشانی باڵاپۆشی سیمای گەشی ئیمان و ڕەونەقی جوانی ژیانە لە گشت شار و شارۆچکەکان دیارە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە گشت ناوەندەکان چالاکیەکانی خۆمان دەست پێ کردووە لە ڕێگەی دابەشکردنی لەچێک دابەشکردنی پرۆشۆر تایبەت بە حیجاب وە پانێڵ ئەنجامدانی پانێڵ لەو شێوەیە ئەمڕۆ دیارە سێ مامۆستای خۆشەویستمان سێ مامۆستای بانخوازمان بان کردووە بۆ ئەوەی باسی گرنگی حیجاب وە گەورەی حیجاب بۆ خوشکانی باڵاپۆش و ئەو خوشکانی کە تا ئێستا بڕیاری باڵاپۆشیوان نەداوە بۆی هانیان بدەین باڵاپۆش بن و ڕاستەڕێیەکە بگرن ئینشاڵڵا. باشە پێم بڵێ حیجاب باڵاپۆشی کاریگەری چی لەسەر کۆمەڵگا؟ بڵێ دیارە باڵاپۆشی حیجاب شەرم و شکۆ و ڕێزی ئافرەت دەردەخات و ئەوانەی کە باڵاپۆشن ئەوانەی کە لە کۆمەلگاکەمان باڵاپۆشن زیاتر متمانەیان بخۆیان و کۆمەلگا زیاتر ڕێزیان لێ دەگرێت لەبەرەوەی تاچیەکەن جوانی و زیینەتی خۆیان شاردۆتەوە بەس تەنها بۆ مەحرەم و ئەوەی خۆیان ئەو جوانیە دەرەخەن ئەوەش فەرمانی خی گەورەیە لەسەر ئافرەتانی مسلمان کە دەبێت باڵاپۆش و حیجاب بن. خی گەورە لە قورآنە فەرمووی یا ئەیوهەلەذینە ئامەنوو قووا ئەنفوسەکم وەئەهلیکم نارا دایکم دارەکانتان پارێزن ئاگرن بەچێ بە باڵاپۆشی بە دینداری بە خواناسی لەبەر ئێستاکە دژمنمان زۆرە بەرە بەو ڕیکلامانێک کە دەکرێت بۆ فلیمەوە بۆ دەولاژانە کە دەکرێن خوشکەکان و مدارەکان مەکسەکانمە هەر دەخەڵەتێنن یاعی خود خۆشی لەوەیدایە ئەنگۆ پێ بکەن و بستنە دەرو بە ئازادی خۆتان بسن خۆش لێدایە بەڵام بالعاکس خۆشی لەوەیدا نییە بە هیچ نەوعاشی لە باڵاپۆشدا ئەو تازێک کە لەسەر کچەکانمان دەکەین لەدا سەر خوشکەکانمان دەکەین زۆر زۆر سەرمان پێ بەرزە بەڵام دەشیهینمە قورئان خوێنی کچەکەی خۆم هەتا کچەکانی خوشکەکانم میبرایەکانم دیانهینم لە ئێروکانە دایان بەمان دەستگا ڕووناچی کە ڕۆژانە دانیشتنی قورئان خوێندنە لە لای مامۆستایان دایان بەم با زیاتر شارەزای بۆ حیجابێکە دەیپۆشن زۆر برای بەڕێزم زۆر زۆر لەبەرەوەی هەر خوای گەورە بەخۆی ئەمری پێکردینە کە فێریان بکەین لە بە هەندێک هەر پێویستە لەسەرمان واجبە فێریان بکەین ئەگەر بە فێریان نەکەین دەوروبەر فێریان دەکاتن. حیجابە نابێتێ ڕێگر لە بەردەم ئیش و کارەکانتان نەخێر برای برازم خۆخوای گەورەوە قەوەهین کردی حتمەن نێگوتی ئافرەت دەبی لە ماری ببەسترێتەوە هەر خۆی ببەستێتەوە نەخێرەوە دایکە خەزیزە بازرگانی کردە هیچ نەش بەسترایتەوە ئەوە تەخشدای مەستەرە ئەوانە هەموو بازرگانەکە پێغەسەڵ ڕۆیشتینە نەخێرەوە کۆمە زۆرش پێشتمە پێکە بێنە دەرێ خۆیان بپۆشن و قیمەتی خۆیان بزان ئەمەش ئازادین ئیسلام ڕێگەیم لەمە نەکرد دەست و پێی نەبەستە ئەڵڵا هەموو چەپێزی زۆر کەس تێ دەرێت وەڵام مەگلە یەکە چخینەوە دەگۆ ئەگە چەپێی لەسەر نێ یعنی جێەکانت تەو دەبیتن جێ لە دەرسی نابی بەڵام بامانەوەی کە کاتی کۆتایی هات لە تاقیکردەکەن ئەوانەش سەرپۆشیان لەسەر بوو هەموو دەرەجێ زۆر باشیان هەموو ناجعیش بوو هەموو بەیەکەمیش دەرسیبوون لەوانەی کە ڕوود بوو کە چەپیان لەسەر قسەکەیان زۆر لەسەر خۆیان داشکاوە نەخێوە ڕاستی هیچی ڕێگرنیە وەدا و کارشم ئەو پانێڵانە زۆر بیتن بەس ئیعدامێشم لەو میمەرەکە ئینشاءڵڵا ئەزم لێوم بە تایبەتی عەنە و جورک و بەرگانێ بە تایبەتی عەنە دەوڵەتان کە لە بۆمان دێتن هیچ نیشانەی بەرزە شەرعی تێدا نیە بەڕاستی لە بۆ کچەکانمە کە لەبەریان بکەن لەوە حتا بەخۆشمان پێوە دەکەم هەمووی برق و ڕقی زۆر داعی خوای گەورە دێتن نیشان وەرزەکانی دانایە دەبی تەسک نەبی تەنگ نەبی بەبریقە نەبی سەرنجڕاکێش نەبی بەڕاستی ئێستا جورک و بەرگانی ئێستا کەشە خوشکەکانمە لە کچەکانمان لەبەریان دەکەن هەموو سەرنجڕاکێشە هەموو یعنی بەبریقەیە بەڕاستی ئەگەر بێت و بەو جرکانەی کە لەبەری دەکەن جوانتر سەرنجڕان چێش دەبن بەرام پێکە تەماشایان دەکەن یعنی لەو چەپێکە ئێستا دەبەستن بەڕاستی نیقاب شتێکی زۆر جوانە بەڕاستی دەستخۆشیانی دەکەم وەڵای کچەکەم لە تەمەنی گەبرێم 11 سال داوامی دەکا دایجان تخوا ئەوە نیقابم لۆ بکڕە ئیشتاڵم راشی عاسر دەکەم هەلۆشی دەکەم تا ئێستا وتە 18 ساڵە لە 9 ساڵی ئەوان دەبی نەگردا دا تەماشاکەی ئەوانە چۆن جوانن تخوا دەلۆم بکڕە دەرویشتاڵە بەخوا هەلۆت دەکڕم وعد بیتین لە بۆ دەکڕم بەڕاستی گەت جوان نەبە لە بەرامبەر نەیان بین بەوجێ ئەوانە نەبینن بەڕاستنی ئەویش نەی دەزانی نیقاب کووە وانە یعنی کە زۆر جاکە لە جێشی دەڕم شەرمیرە کە سەرکۆتەژنی دەرێدایە والله بۆ قورعان ئەوان لە بەران ئەم لێم سەخرەتە باشە کودەتان بەسەر کۆتی بگەڕێن يعني عمر هالكاس اللي ما رخوم يعني في ما قلت التلفزيون يشتكى بلاستي لا ما منابته لزمري عاشقان بوي عالم لم تبرايا پێم بڵێ تۆکو خانمێک لە کێوە بڕیاری باڵاپۆشی داوە و ئەم جۆرە پانێڵ و سیمینارانە بەگرنگ دەزانن بۆ خۆتان سەرەتا بەنایە خوددا
بەڕاستی پانێڵی ئەوها و پرۆژەیەوەها گرنگ لە کۆمەلگای کوردیدا زۆر کاریگەریەکی زۆری هەیە بۆ چەسپاندنی حیجاب و دینی ئیسلام لەناو کۆمەلگای کوردیدا و من سەرەتا پێشنیاری خۆم بوو بەڵام هاندانی دایکم و باوکم بوو کە هەوڵمدا و بڕیارمدا بۆ باڵاپۆشی نزیکەی 5 ساڵ دەبێت باڵاپۆشمەوە بەڵام ئەو هەستەی کە لە باڵاپۆشیدا لە هیچ شتێکدانە ئەسڵی هەستێکی چۆنە؟ ناتوانندرێت کەەوە بکرێت چونکە هەستێکە لە دڵدایە و سەرەتا ئەگەر لەبەر خوۆش کرابێت زۆر کاریگەری زیاترە نەک تەنها بۆ قسەی خەڵکی بەڕاستی هەستێکە کە باز ناکرێت بەڵام ئاسوودەیەک و سەربەرزیەکی زۆری تێدا. ئەو کەسێک کە باڵاپۆشە پێویستە لەگەڵ باڵاپۆشەکەی ڕەفتاری چۆن بێت؟ زۆر کەسێک کە ڕفتاری ناشرینە و حیجابەکەشی ناشرین کردووە زۆر بەداخەوە بەڵام ئافرەتی موسڵمان یەکەم جار دەبێت ڕفتارەکانی جوان بکات اینجا بڕیار بدات کە باڵاپۆش بێ بۆی سەری ئیسلامیش بەرزکە و قسەکردن لە ناو کۆمەلگا بە شێوەیەکی جوان بە ئەدەبەوە نەک هەر بە عاشائیری شتی وە زۆر باشە پێم بڵێ تۆک و خانمێک پێت وایە مەرزەکانی باڵاپۆشی چین دەبێت چۆن بن؟ زۆر کەسێ بەهۆی ئەو باڵاپۆشی کە کردوێتی حیجابی ناشرین کردووە تەنها بۆ قسەی خەڵکی لەبەری کردووە مەرزەکانی یەکەم شت کە نابێت ڕەنگی زۆر بریقەدار بێت سەرنجی پیاوان ڕابکێشێت و تەسک نەبێت جلێک بێت کە خودا لە قورئاندا باسی کرد بێت و خوا و پێغەمبەر پێی خۆش بێت و بۆندار نەبێت شتێک بێت کە سەرنجی پیاوان ڕانەکێشێ ئەمە شەومان دەیزانی. بەڵێ باشە بەشێک لە خانمانی ناباڵاپۆش دەڵێن ئێمە بۆیە باڵاپۆشی ناکەین و باڵاپۆش نابین لەبەر ئەوەی باڵاپۆشی جوانیەکانمان دەشارێتەوە. ئێمە ئایا منیش دەپرسم تۆک و خانمێکی باڵاپۆشی ڕێگرێت لە بەردەم جوانی کافرەت جوانی خۆی دەرنەخات؟ نا ئەسڵەن زۆر بە پێچەوانەوە کە تۆ باڵاپۆش بی چای هەمووان بەلای خۆدا ڕادەکێشی چونکە یەکە کە وەکو چکلاتێک وایە گەر چکلاتێک بکرێتەوە هەموو مێشێک بە دەوری کۆ دەبێتەوە بەڵام کچیش کە حیجاب بوو تەنها پیاوە سەنگینەکان بڕیار دەدەن کە بیانەوێ نەکێ تەنها کەسانێک کە تەنها بۆ ئاواتەکانی خۆیان هەوڵەدەن بەڵکو حیجاب وە لە ئافرەت دەکات کە سەنگین بێت و وای لێ دەکات لە مرۆڤانی ناپەسند و بێڕەوش دووریان بکاتەوە. کۆتا پرسیارم ئەوەیە لە تۆ چەندێک هەوڵت داوە هاوڕێکانت کەسە نزیکەکانی خۆت بکێ باڵاپۆش؟ وەڵاهی ئەو کەسانی کە بڕیار دەدەن تەنها دەبی بەویستی خۆیان بێت و تەنها ئامۆژگاریەکیش کە ئافرەتی موسڵمان کە بیەوێت دەوروبەرەکەی ڕابچێشێت تەنها بۆ کردارانەیە کە دەیکات تەنها ئەگەر قسە هەندێک قسە هەیە کە بۆ یەکەی لاوانەیە گوێ لێ ڕانەگرێت بەڵام بە ڕفتارەکانت وا دەکات کە بۆ لای تۆ بێ و بەسەر ڕێگای تۆدا بڕوات. باڵاپۆشی یەکێکە لە بەها باڵا جوانەکانی خودی ئافرەت ئەم ئافرەتە کە پێوە ئەپارێزرێ و لە پاشاندا خەڵکێکمان هەیە بەڕاستی ئەمڕۆ لە نێو کۆمەلگەی ئێمە کە دەوێت کار بۆ ئەوە بکە کە حیجاب یاخود باڵاپۆشی بە شتێکی سادە و ساکەر پیشانی خەڵک و ئافرەتانی ئێمە بدا بۆ ئەوەی کە بەڕاستی ئەهمیەت بە خۆیان نەدەن لەو بابەتە بەڵام ئێمە دەبینین لە زۆرێک لە وڵاتانی پێشکەوتوی وەکو بەریتانیا و ئەو شوێنانی وەکو فەڕەنسا کە ئەو پەڕی ئەبینی لەمپەر لە بەرامبەر ئەوە دادنێ بەڵام ئافرەتان خۆیان دەڵێن کە ئێمە بەڕاستی بە حیجابمانەوە پارێزراوین لە زانکۆکان لە خوێندنگاکان بە بەراوردیش ئەو ئافرەتانەی کە حیجابن کە بەڕاستی باڵاپۆشن زیاتر پارێزراون لە بواری لە هەموو بوارەکانی ژیان بۆ ئەوەی کە ئێستا بینی زیاتر تعداکان لە ئافرەت دەکرێت و هەروەها بە هەمووی زۆرینەی ئەوانن کە بەڕاستی ئەمانە حیجاب نین یاخود لە باڵاپۆشیەوە دوورن بەڵام باڵاپۆشەکان هەردەم ئەبینی سەنگێکی زۆر قورسی گرانیان لە نێو کۆمەلگەکاندا هەیە بۆیە بەڕاستی بۆیە خوای پەروەردگار بەو شێوازە باسی کردووە کە پۆشاک داپۆشینی کەم و کوڕیەکانی ئینسانە مرۆڤە ئەمەشیان کەم و کوڕی مرۆڤ داپۆشێ واروها ئەم مرۆڤە ئەپارێزی و بە عەزەتی ئەکا بە دڵنیایی. مامۆستا پێم بڵێ بەگشتی ئاساواری سەر کۆمەلگاتیە لە کۆمەلگەدا ئەگەر ببینین وەکو ئەوەی کە ئێستا ئێمە ئەیبینین بە حکمی ئەوەی کە کارێک لەسەر ئەوە ئەکرێ کاری جددی لەسەر ئەوە کرێ کە باڵاپۆشی نەمێنێت لە نێو کۆمەلگەی ئێمەدا ئافرەتانیش وەکو بەناوی ئازادی لە ماڵەکانیان هێنایە دەرەوە ئێمە جگە لە هەرەسێنانی خێزانی شتێکی ترمان نەدی
جگە لەوەی لە گرفت و کێشە لە نێو خێزانەکان شتێکی ترمان نەدیکە کێشەکان ئەوەندە قوڵە یعنی تۆ هەست دەکەی کە ئێمە لە وتارەکەشا باسمان کرد کە لە خلالی 12 مانگدا 11,000 هاوسەر لە یەکتر جابوونەتەوە سەبەبەکەی بەناوی ئەم ئازادیە کە ئەمڕۆکە لە نێو کۆمەڵگەی ئێمە بەناوی ئەم ئازادیانە ئەم شتانە لە پاڵیا کە چەندین مەرام و ئەو بابەتانە هەیە بۆ ئەوەی کە بەڕاستی بیانەوێ ئافرەت لەکەدار بکرێت لە ژن و مێرد بکری عنی وەکو بڵێ ئافرەت هەڵبشاخێ بەسەر مێردیدا یعنی ئەم حیجابە وا دەکا کە هەموو داپۆشەری ئەم عیب و هەموو کوڕیانە بێت لطايف سر بسر مستغرقي ذكري هو الله يا لهر شير ودكم وقروش عيانا شير موزا ئاسەواری حیجاب چیە لەسەر کۆمەڵگا؟ بێگومان حیجاب خوا سبحانه وتعالى فەرزی کردووە پێویستی کردووە لەسەر ئافرەتی ئیماندار لە پێناو ئافرەتەکەدا بۆ پاراستنی شکۆی ئافرەت بۆی ئافرەت نەبێت بە یعنی نێچیرێکی ئاسان لە بەردەستی ئەوانەی کە بە دوای شەهوەت و ئارەزوو پەرستیدا دەگەڕێن بۆی خوا سبحانه وتعالى بیپارێزێ لەوان بۆیش فەرمووی ذلك ئەدنى أن يعرفن فلا يؤذين ئەو ئافرەتە بەهۆی حیجابی شەرعی و پۆشاکی کە خوا سبحانه وتعالى دایناوە پێویستی کردووە خۆی دەپارێزێت ئەو ئافرەتە خۆی دەپارێزێت لە چاوی پیس لە کەسانی پیس لە خوتە و پیلانی پیسی ناحەزانی حیا و حشمەت بۆیە ئەو ئافرەتە بە خودی حیجابەکەوە بە فەزلی خوا سبحانه وتعالى ڕەمزە بۆ شکۆ ڕەمزە بۆ کۆڵنەدان ڕەمزە بۆ ئیرادە ڕەمزە بۆ ئەوە کە یعنی ئامادە نییە ئەو کاڵا بێنرخە نییە یعنی بۆ تێرکردنی غەریزەی خەڵکێکی دیکە هات بێتە ئەم وجودە و ئەم کائینە بەڵکو کائینێکە سەربەرزە لە پێناو خۆی دەژیت واتە بەو جۆرە دەژیت کە خوا داوای لێ کردووە بەڵام خاوەنی بڕیار و عیزەتی خۆیەتی پای ئەو کەسە چییە کە باڵا پۆشە؟ یعنی ئەرکی ئەم جۆرە کەسە چیە؟ پایەکەی لە ئیسلامدا چییە ئەو کەسێک کە باڵا پۆشە و خان ئەو کەسێک کە ئەو ئافرەتێک کە باڵا پۆشە پای ئەو لای خوای پەروەردگار بەرزە چونکە یەکەم ئەو فەرمانی خوای جێبەجێ کردووە جێبەجێکردنی فەرمانی خوش بەڵگێ لەسەر ئیمانداریەتی ئەو کەسە ئەزر پاداشتی نەبراوەیە دوو ئەو ئافرەتە خۆی کردووە بە ڕەمزێک بەرامبەر ئەو تەوژمە با بڵێن توندە ئەو لێشاوە ئەو شاڵاوە ڕوبەڕووی وەستاوەتەوە پێیان دەڵێ من بەربەستم لە بەردەم پیلانەکانتان من ئافرەتێکم شکۆی خێزانم شکۆی کۆمەڵگەم شکۆی مسلمانانم ئێوە ڕێگە نادەم ئێوە درست بخەنێ نێو مسلمانان دزە بکەن نێو کۆمەڵگەی مسلمان و ئێوە ئەو پیلانی خۆتان جێبەجێ بکەن بۆیە پایەی ئافرەتی ئیماندار لای خوای گەورە زۆرە چونکە جێبەجێکاری فەرمانی خوایە و لە هەمان کاتیشدا هاندەری ئافرەتانی دیکەشە بۆی پاڵا پۆش بن و لە هەمان کاتیشە ئەو سەنگەرێکی گرتووە نقطەیەکی گرتووە لەو نقطانەی کە لەوێ و دژمن بۆ ئیسلام دژمنانی ئیسلام بۆ ئیسلام و ئەهلی ئیسلام دێن بۆیە لە جەنگ و جیهاددا بەردەوام ئەو ئافرەتێکە حیجاب دەکات بە کورتی پێم بڵێ حیجاب یان باڵاپۆشی مەرجەکانی چییە و دەبێت چۆن بێت؟ حیجاب ماناکەی یان مەرجەکانی لە نێو ناوەکەیدا باڵاپۆشی واتە ئافرەت خۆی دادەپۆشێ ئەوەی کە جێگەی سەرنجە بۆ پیاو ئەو ئافرەتە دای دەپۆشێت بۆی ئەوکو باسم کرد نەبێتە جێگەی سەرنجی هەموو پیاوێک ئەوانی لە ماڵەوە دێنە دەر بەو مەبەستە دێنە دەر بزان چۆن ئەمڕۆ چێ ڕاو دەکەن چ ئافرەتێکیان دەستەکە بێ چیان دێتە بەرچاو بۆی بتوانن علاقی لەگەڵ دروستکان پەیوەندی لەگەڵ بنیات بنێن ئەنی ئەم جۆرە ئافرەتە دێ حیجابێک دەکەن ئەوەی کە جێگەی سەرنجە بۆ پیاوەکان دای دەپۆشێت چونکە ئەمە خصوصیەتی ئەو ئافرەتەیە ئەوە گەورەی ئەو ئافرەتەیە ئەوە پیاوەکان یان هەندێک لە پیاوانی ئەوانی کە بە دوای ئارەزوەکانیانەوەن دانوێ وا سەیری ئافرەتکە کە کاڵایەکە چێژی لێ بینێت جا چ بە سیرکردنی بێ چ بە نزیکبوونەوە لەگەڵی چ بەوەشکە دوجار ئیستیغلالیکە بەڵام ئەو ئافرەتە بەهۆی حیجابەکەی خۆیەوە کە هەموو بەدەنیدا دەپۆشێت و جلوبەرگێکی تەسک نییە جلوبەرگێکی کورت نییە جلوبەرگێکی ڕەنگاوڕەنگ و سەرنجڕاکێش نییە جلوبەرگێک نییە کە بۆندار بێ جلوبەرگێکی شەرعیە خۆی داپۆشیوە خۆی پاراستووە وەکو ئەوی کە بڵێ من ئەڵماسم من لە زێڕ و لە ئەمانە بە نرخترم ئەگەر ئێوە ئەو شتانە دادەپۆشن بە بەرجێک بە غیلافێک بە شوێنێکی داخراو ئەو بە تەکید من بە نرخترم منش خۆم دادەپۆشم بەوەی کە خوا سەرمی واجب عجب باڵایە ڕوتبەی عشقم و نەفسم تەوەلایە لە
تستزوير نفس مكر شيطاني لعند الرسوم عجب باڵایە ڕوتبەی عشقم و نفسم تەوەلایە ئافرەتی موسڵمان یەکەم جار دەبێت ڕفتارەکانی جوان بکات اینجا بڕیار بدات کە باڵاپۆش بێ بۆی سەری ئیسلامیش بەرزکە حیجاب فەرمانی خوا گەورە جێبەجێەکەین هەتا نەبێ حیزاب هەتا نەبێ باڵاپۆشی تام و چێژی ئیمان ناچێژی تام و چێژی ژیانیش ناچێژی هەتەمەشم باڵاپۆش دەبن حیجاب شەرم و شکۆ و ڕێزی ئافرەت دەردەخات ئافرەتان خۆیان دەڵێن کە ئێمە بەڕاستی بە حیجابمانەوە پارێزراوین لە زانکۆکان لە خوێندنگاکان بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان ڕاو سەرنجی بەشداربووان بوو کە لەم پانێڵە بەشداریان کردووە دکتۆر عومەر عەلی قسەیەکی هەیە دەڵێ خانمان سەرپۆشەکانتان ئاڵای ئیسلامە نەکەن دای بگرن ئەو خانمانەی کە باڵاپۆش بوون وتیان ئێمە لە ڕووی دەرونیەوە زۆر مرتاحین زۆر ئاسوودەین کاتێک دەچینە نێو کۆمەڵگاش دوور دەبین لە هەموو جۆرە تانە و توانجێکەوە کە لەلایەن پیاوانەوەیان گەنجانەوە ڕوبەڕوویان ببێتەوە بۆی ئەوان وتیان حیجاب باڵاپۆشی فەرمانی خوایە و ئێمە جێبەجێی دەکەین و زۆر پێ ئاسوودەین و ئەو خانمانەی کە باڵاپۆش بوون باسی گرنگجی و سوودی باڵاپۆشیان کرد کە چەندێک بۆ خانمان گرینگە باڵاپۆش بن تاتەوەرێکی دیکەم وتان سپاردەی خوای گەورە دەکەم خواتان لەگەڵ لباني عرشوا پردەی حجابم لێ دڕایەت سار ڕموزاتی حقایق شعلە بەخشاد و تەسەلایە لباني عرشوا